عیسا وەکو کوڕی خوا و وەکو خوا هەژمار دەکەن. ئەوان ئێستا دەبینین لە دوو کاتی جیاواز ئەو یادە دەکرێتەوە. هەم لە یەکی یەک دەکرێتەوە دەیبینین و هەم لە 25/12 دەکرێتەوە. ئێستاش پرسیاریان لێ بکە برێ دەربارەی ئایا عیسا خوایە کوڕی خوا یان ڕوحە یان چ بابەتەکە، یعنی دەکوو بڵێ یەک کۆ یەک کۆ یەک دەکا یەک، یعنی دەڵێن خوایە بەڵام سێ خواشە. بسم الله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سلام و رحمتی خوای گەورەتان لێبێت بینەران و بیسەرانی خۆشەویستمان، خۆمان بە خۆشحاڵ دەزانین پێتان گەیشتینەوە لە بەرنامەیەکی دیکە لە بەرنامەی سەری ساڵ، ئەو پرسیارە گرنگانەی کە لە سەری ساڵدا دەکرێن لە دیدی ئینسانی موسڵمان، ئەو جێژەلوکەوەی کە ئێستا تێیداینە وەکو ئینسانی موسڵمان چۆن جوابی پرسیارەکان بدەینەوە، زانیاریمان هەبێت لەسەر پرسیارەکانمان، باسێکی سەری ساڵ دەکەین جیاوازیەکانی ئەو یادی لەدایک بوونەوەی پێغەمبەری عیسا لە 25/12 و یەکی یەک وەزائیدەن ئینسانی موسڵمان چۆن تەعامل لەگەر ئەو یاد و بۆنەیە بکاتن وەکو ئینسانی موسڵمان. بەو بۆنەیەوە مامۆستای خۆشەویستمان بانگێشت کردووە، مامۆستا هۆشمەند عوسمان عەبدوڵڵاه بەکالۆریۆسی هەیە لە مێژووی تاریخی ئیسلامی. زۆر بە خێراتی مامۆستا جان. سپاسان دەکەم، خوای گەورە پاداشتی بە خێرتان بداتەوە یا ڕەبی لە بۆ ڕێخستنی ئەو دەرفەتە و هەروە ئەو بەرنامەیە جوانە ئینشاءڵڵا دەبێت تەمای سوود لە بۆ بینەران و بیسەران ئینشاءڵڵا بێت. ڕازی بی مامۆستا جان، زۆر سپاس بۆ قبوڵکردنەکەی. مامۆستا جان یەکسەر بچینە ناو بابەتەکەمان. پرسیاری یەکەممان پرسیاری سەری ساڵ. ئایا سەری ساڵ چییە؟ چۆنە چێن ئەوانەی ئەو یادە دەکەنەوە؟ ئەگەر باسێکی سەری ساڵمان بۆ بکەی مامۆستا جان. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. مامۆستا بەڕوان دەستان خۆش بی، پرسیارێکی جوانە بەڕاستی کە ئەو چەند ڕۆژێکی تر دەبێت ئەو یادە کاتێکە لە زۆربەی جیهاندا ئێستا بنێن تا ڕادەک لە هەموو وڵاتەکانی ئیسلامی و وارووا لە بەشێکی تەواوی ئەوروپا و لە وڵاتانی موسڵمان و غێرە موسڵمان ئەو یادە دەکرێتەوە. ئەو یادە ئەگەر بڵێن وەکو ئاوابوونی ساڵێکی تەمەن، وەکو ئینسانی موسڵمان کە فکری لێ بکاتەوە ساڵێک لە تەمەنیدا دەڕوا، جا ئەم ساڵە کەوا دەکرێت کە ساڵێکی نوێ واتە ڕۆژێکی نوێ لە دایک ببێتەوە لە بۆ ئینسان. لەو ساڵە خەڵک دێ یادی دەکاتەوە و بۆ نمونە زیاتر ناسراوە بە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام، یەکێک لە پێغەمبەرەکان. زۆربەی وڵاتە مەسیحیەکان زیاتر تیشک دەخەنە سەر ئەو خاڵە و ئێستاش دەبین لە وڵاتە ئیسلامیەکاندا زۆر گرنگی پێ دەدرێت ئەو بابەتە و خەڵات دابشکردن و بابە نوئێل و داڕازاندنەوە و شار ڕازاندنەوە دێتە ناو خەڵک و خەڵک هەموو کۆ دەبنەوە و دەبینی ئەو یادە، بەڵام کۆمەڵێک شتی تایبەتمەندی تێدا ئەو ساڵنامەیە کە ئەو ساڵنامە هیچ پەیوەندیەکی بە دەوڵەتی ئیسلامی وە نییە، هیچ پەیوەندیەکی بە ئێمەی موسڵمانەوە نییە، لەبەرەوەی ئەو ساڵنامەیەکی بۆ نەبڵێ مەسیحیە گریمە. بەڵام ئێمە ساڵنامەی تایبەتی خۆمانمانەیە کە ئەو ساڵی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم شاری مەکە کۆچی کرد لە بۆ مەدینە، ئەوە دەبێتە ساڵنامەیەکی هیجری کۆچی. ئەو ساڵنامەیە لە تاریخی ئیسلامی ئیشی پێکراوە و کاری پێکراوە. زۆر سپاس مامۆستا. سەلامەت بن. کەواتە پوختەی بابەتەکە سەری ساڵ بۆ مەسیحیەکانە و لەو کاتەوە داناوە کە بە حسابی خۆیان پێغەمبەر عیسا لەدایک بووە، واتە ئەوەی ئەو یادە دەکەنەوە یادی لەدایکبوونی پێغەمبەر عیسا دەکەنەوە. باشە مامۆستا جان، وەکو یادی لەدایکبوونی پێغەمبەر عیسا، ئەمە وەکو موسڵمان ئایا ئەو تاریخانەی باز دەکرێن لە یادی لەدایکبوونی پێغەمبەر عیسا چۆنیە ئەوە ڕاستیەکەی کامەیە؟ کۆمەڵە تاریخەکمان هەیە باز دەکەن لە ناو خۆیاندا بوون منە کۆمەڵە خلافێک هەیە لەو بابەتە. ئەگەر باسێکی ئەو بابەتەمان بۆ بکەی. خوای گەورە کاتێکە لە قورئاندا ئاماژەی پێ کردووە، چونکە ئەمە دەی بچینەوە سەر مەزدەر سەرچاوە، بەڵام لە چ سەرچاوەیەک باشترین سەرچاوە دەست دەکەوێت کەوش قورئانە، کەلامی خوای رب العالمین کە وحیەکە لە بۆ پێغەمبەری خوا نێردراوە. جا لە قورئاندا خوای گەورە هیچ بەروار و ڕۆژێکی لە بۆ پێغەمبەر عیسا دانەناوە، بەس باسی هەڵبژێردراوی ئەو عائیلەی دەکات
إن الله اصطفى خواي جورا أو عائلة هالبجاردوا آل عمران خواي جورا آل عمران هالبجاردوا لنا وهم خلق دا لهم وهم عالم دا ياخذ لو سردمي أو سردمي كتيدا جياون أو بنمالي بباق راقرتو وهالي بجاردوا بيغمبرك لدايق بي ذا أو بيغمبرك كي لدايق بوا خودي قرآن أماجي بينا داو بلام قرآن باسي أودك كي بيغمبر عيسى لدايق بوا بمعجزيك لدايق بوا كمريم كداجتي عيسى بن مريم داچی ناوی مەڕیەم بووە بێ باوکیش لەدایک بووە بەڵام ئەو کاتێکەوە لەدایک دەبی دیارە مەڕیەم دەچێتە دەرەوەی شار خوای گەورە کاتێک ئەو منداڵە لەدایک دەبی بە موعجیزەیەک کەلیمەت الله ڕوح من کە خوای گەورە دەفرێت مەڕیەمی بۆ نمونە پارێک بەو دارەوە بنێ ئەو دار خوورمایە ڕوتەبەن جەنیە ڕوتەب خوورمایەکە هیچ شک نەکرایتەوە کەواتە درێ فەریکە تازە دەوێ پێ بگا تۆزێک ئەو دارە بجوێن بۆ ئەوی خوورماکە بەردوێ ینی ئێستا ئەگەمە تەماشا بکەی خوورما پێدەگا چ مانگە خوورما پێدەگا بۆ نمونە مامۆستا ئەو مانجی زۆر گەرمە مانگی 6 و 7 بۆ نمونەها مانجی 5 کە زۆر گەرمە خەڵک ئارەقەی زۆر دەکات درێ ئەو مانجی پێ ڕاگەشتنی خوورمایە زۆر گەرمە نەک مانجی 12 بۆ بەفر و بارانەی مەڕیەمە لە دەرەوەی شاربی بۆ نمونە ئەو ڕووداوانە ئەدی بەخۆیان کوباس دەکەن بەخۆیان وەکو ئینجیل و تەورات وەکو ئینجیل وەکو مەسیحەکان کوباسی لەدایک بوون دەکەن وەکو مەسیحەکان ئەوەی لە تەورات داهاتوە ئەوەی من سێرجم بۆ کردووە و گەڕامە و ناو سەرچاوەکانیان لە هیچ ئینجیلێکدا باسی بەروار و ساڵ نەکراوە باسی بەروار یعنی ڕۆژ و مانگی باسی پێغەمبەر محددیان نییە نەکراوە تەنانەت لە ئینجیلی مەتە کە یەکێک لەو ئینجیلانە بەخۆیان ئیشی پێ دەکەن لە ئینجیلی مەتە ئاماژە بەوە کراوە کە پاشا هیرۆدۆتس کە ئەو پاشایە دەڵێن 4 ساڵ پێش لەدایکبوونی پێغەمبەر عیسا 4 ساڵ پێش ساڵی زاینی پێغەمبەر عیسا لەدایک بووە باسی ساڵ دەکرێت باسی نەک بەروارکە برێ 25 12 بە دەقیقی و هەروە لە ئینجیلی لۆقاش باسی ئەوە دەکرێت کە پاشا ئۆغتس نزیکەی بە 6 ساڵ تاوەکو 7 ساڵ پێش ساڵی زاینی 6 ساڵ تاوەکو 7 ساڵ پێش زاینی سەرژمێرێکی کردووە لە بۆ ناوچەکانی شام و ناوی پێغەمبەر عیسای تێدا بووە یعنی 6 ساڵ 7 ساڵ پێش ساڵی زاینی کە ئێستا بەروارە دانراوە ناوی تۆمار کرابێ کەواتە لە ئینجیلێکدا هیچ ئاماژەیەکی تاریخی تێدا نەکراوە کەوا بڵێ پێغەمبەر عیسا لەو بەروارەی لەدایک بووە کە ئەو بەروارە برێ 25 12 ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر عیسا یان یەکی یەک ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر عیسایە ئەوەی ئەستەکەی هەرچەندە پاپاش بەخۆی تاکی لەو ڕۆژەش دەکاتەوە کە یەکێک لەدایکبوونی پێغەمبەر عیسانیە و مەسیحەکانیش بەخوانە و ڕاستیە دەزانن چونکە لە ئینجیلدا هیچ بەروارێکی تێدا نییە زۆر سپاس مامۆستا طبعا ئێستا وەکو فکرەیەکمان لۆ ڕوون بووە سەری ساڵ بۆ مەسیحیەکانەوە زایدەن ئەوان بەخۆیان خلافیان لەو بابەتەدا هەیە خی گەورە دەفەرمێ فاختلف الأحزاب يعني باش ئەوە مۆزوعی عیسا خی گەورە مبازەکە لە سوڕەتی مەڕیەم ڕازیاوازیان دروست دەبی لەسەر بابەتانە لەبەرەوەی ڕاست نین لە بابەتەکە طبعا ئەو بابەتە وایە مامۆستا گیان ئەگەر بینە سە بابەتەکی دیکە ئەمە دەبینین ئەو بابەتەی ئێستا لە لای مەسیحیەکان هەیە عیسا وەکو کوڕی خوا و وەکو خوا هەژمار دەکەن ئایا ئەو بڕیارە کوب و لە ڕووی مێژوویەوە کەی سەری هەڵدا لەبەرەوەی ئێمە دەزانین لە سەرەتادا وا نەبووە پێغەمبەر عیسا هەر وەکو پێغەمبەر مامەڵی لەگەڵ کراوە و موعجیزاتەکانی دەزانین بەڵام ئەو بڕیارە چۆن بووە کەی بووە ئەگەر لە ڕووی مێژوویەوە معلوماتێکمان بدەیە زۆر سوپاس پرسیارێکی جوانە بابەتی خواییبوون ئەمە باوەڕمان وایە هەمویان پێغەمبەرن هەمیان پێغەمبەرن كل آمن بالله وملائكته وكتبه ورسوله ئێمە وەکو موسڵمان باوەڕمان بەهەموو پێغەمبەران هەیە کەواتە ئێمە ئەسڵەن ئەمە باوەڕمان پێغەمبەر عیسا هەیە وەکو موسڵمان ئەمە باوەڕمان وایە بەڵام ئایا پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وسەلام چونکە لەو سەردەمەی پێغەمبەر یەحیا هەبووە پێغەمبەر زەکەریا هەبووە پێغەمبەر عیسا هەبووە کەواتە لەو سەردەمە چەندین پێغەمبەر هەبوونە بۆنیا کاتێکەوە لە هیچ نەسەکی خۆشان ئەوکەوا باز بکرێت پێغەمبەر عیسا داوای خوایبوونی نەکردیە لە بیدایەتەکان هیچ نەسەکی هیچ قەولەکی نییە و لەبەرەوەی ئینجیلیش ئەو کاتەدا نەنووسرایتەوە ئەو ئینجیلانێکەوە نووسرایتەوە 300 ساڵ پاش لەدایکبوونی پێغەمبەر عیسا تەنانەت باسەوە دەکرێت کە 90 ساڵ پاش پێغەمبەر عیسا نووسرایتەوە تەنانەت لێ کتێبی کە لە ئینجیلی بەرنابا هەیە لە ئینجیلی بەرنابا ئاماژە بۆ دەکات کە لەوەی عیسا پێغەمبەرە باسی خوایەتی ناکە وارووا لەوێ باسی ئەوە دەکات کە عیسا پێغەمبەری خوا نەکوژراوە بەرز کراوەتەوە لە ئاسمان لێ زۆر دژایەتی ئاریوسیان دەکرد ئەو مەسیحیانی ئەو کاتە
دژایەتیان کردو تەنان لە کۆبوونەوەی ئاماژەیان پێدا بۆیە مەسەلەی خوایبوون ئەوە پێغەمبەرە بەڵام ئەوان کاتێک کە ئەو مشکلانیان لە دروست دەبوو لەناو ئیمپراتۆریەتی ڕۆمانی ئیمپراتۆر بەخۆی زۆر دژایەتی ئاینی مەسیحی کرد لە بیدایەتەکان زۆر دژایەتی ئاینی مەسیحی کردە وەروە جوولەکەکانیش بەردەوام بەنی ئیسرائیل لە پلاندا بوونە دژایەتی مەسیحیەکان بکەن واتە ئاینی مەسیحی بەسڕی بەنهێنی بووە ئەو کاتە دەبی بچینە ئەو ژینگەی ئەو کاتی ئەو سەردەمە مامۆستا مەڕوان یعنی بتەوێت لەو تاریخی تێبگەی دەبی بۆ عەقلەتی وان بڕوانی کە ئەو سەردەمە ئیمپراتۆر چ بووە درێ ئیمپراتۆر دژایەتی ئاینی مەسیحی کردەوە جوولەکان دژایەتی ئاینی مەسیحیان کردەوە یعنی دژایەتی پێغەمبەر عیسایان کرد عەلەیهی سەڵات وەسەلام لێش پلانی دەجێڕن کە یەک لەو ڕووداوانەی لە تاریخ باز دەکرێت جوولەکان هەڵەچن شاری ڕۆما دەسوتێنن بمنە مەسیحەکانشدان بۆ ئیمپراتۆر لە مەسیحەکان بدە یاخود دەربەدەریان بکە یاخود لێیان بدە بەم لەوان دابینن هاتەمەشە چ پلانە چەند جێڕایە لەو کاتێڕا ئەو شتانە هەیە بەڵام ئەوەی بکەوە باز دەکرێت کە ئەو خلافە لە بینی پیاوانی قەشە و ئاینی ئەو کاتە لە بینی نووسەری ئینجیلەکان تەنانەت دەڵێ لە مەرسومی میلان لەوێ ئاماژە بۆ دەکرێت یەکەم جارە باسی لە خوایبوونی پێغەمبەر عیسا بکرێت لە مەرسومی میلان بەڵام کە لە هەمویان داوا دەکەن بۆ ئیمپراتۆر داوا دەکا ئەو مشکیلێ و کەوا لەنا ئەو شارەیدا بێوێ حەلبی داوا دەکات زۆر پیاوانی ئاینی تدا بەشداری بکەن کۆبوونەوەیان کرد کۆبوونەوەی نیقە لە تورکیا لە ساڵەکانی 325 نزیکەی 2000 کەس 2047 کەس ئاماژە پێ دەکرێت کەوا بەشداری و کۆبوونەوەیان کردیە لەو کۆبوونەوەی دانەوە کێشە حەلکەن ئایا عیسا خوایە یان هێزی خوای تێدایە یاخود کوڕی خوایە یاخود پێغەمبەر دیانەوە ئەو مشکلە حەلکەن لەو سەردەمە لە ساڵی یعنی 325 ساڵ پاش پێغەمبەر عیسا بە زارێکی خۆیان یعنی پاش تقریبا 300 و تارێک لەوێ بڕیار دەدرێن نزیکەی 318 کەس لەگەڵ ئەوەینا بڵێ عیسا خوایە لەناو 2000 کەسی 318 کەس دەڵێ خوایە یەکسەر ئیمپراتۆر دیارە بە مەسلحەتی دەزانی ئەو کاتە بۆ ئەو مشکلە حەلبی یەکسەر قەرار دەنکەوە دژایەتی ئاریوسی بکەنەوە کاتێک کەژگە لەو پیاو ئاینیانی ئەو سەردەمە کە تا ڕادەک دژایەتی ویان دەکرد ئەو لەگەڵ ئەو قسەی نەبووە و زۆریشیان لە پیاوانی ئاین لەگەڵ ئەو قسەی نەبوون ئەو کاتە کە بڵێن عیسا خوایە بەڵام ئەوان لەبەر مەسلحەتی خۆیان و هەروە لەگەڵ لەدایک بوونەکەی چەندین مەسلحەتی تکەی تێدایە بۆیە ئەو بەروارە دەیانەوێت کەوا عیسا عەلەیهی سەڵات وسەلام هێزێکی خوای تێدایە بە کوڕی خوای دادەنێ دواتر ئەو جا دروستبوونی تەثلیث واتە خوا و ڕوحی و ئیبن و ئەو بابەتانە دروست دەبی سەبسەب لە سەردەمەکان گەورەتر دەبێت لە پاش ئەو بڕیارانە دەستکاریکردنەکان کە ئاسانتر مۆسەمەڕوان لەبەرەوەی ئینجیلانە لەبەر پێغەمبەر عیسا بەخۆی نەنووسیتەوە و 300 ساڵ لە پاشەوی نووسرایتەوە و ئەو ئینجیلەکان بەشی نەگۆشی بنووسنەوە لەبەر ئەوەی ئاینەکی بەنی ئیسرائیلیە ئاینەکی عالەمی نییە وەکو پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم کەواتە لێرە ئەومان بۆ بە دیار دەکەوی لێش خوای گەورە بەڵێنی پاراستنی و دینەی نەدا لێش دەبین بە کەیفە خۆیان دەستکاریان کردیا زۆریان یعنی لەوانێ هەزارها ئینجیل هەبی هەرێکی بەنەوعی باسکرابی بخۆشان سەر لە خۆیان دەرناکەن لە بابەتی خوای بوون لێش ئێستاش پرسیاریان لێ بکە برێ دەربارەی ئایا عیسا خوایە کوڕی خوا یان ڕوحە یان چ بابەتەکە یعنی دەکوو بڵێ یەک کۆ یەک کۆ یەک دەکا یەک یعنی دەڵێن خوایە بەڵام سێ خواشە یعنی کوو بڵێ ئەوە سیارەکە لە ناکاویشدا ئەوە سێ سیارێ یعنی شتیوە بەخۆشیان لە خۆیان تێ ناگەن نازان تێشە دەگەێنن ئەو بابەتە لێ بابەتەکە ئەو عەقیدەکەیانە کە ثالث ثلاثة لقد كفر الذين أوانا كفرانيا كر كشركيان لبو خواي جورا برياردا كأو بختانيان لبو مريمي ولا بو عيساي ولا بو خواي أو بابتان دروس كردو بو أوي مصلحتي خواني تدابوا أكيد موساجان أجر بتينا سيارة جرينتر لا سيارة كاني سريصال أويش أوية ديبينين وكو تاريخيا كتمشاي بابتكي لكن خلاف وشتيان زورا و شتێکی تەواو ڕوونیان نییە لەو بابەتە وزایدەن وەکو ئینسانی مسلمان ئەمە ئەگەر تەماشا ئەو بابەتەی بکەین ئەوان ئێستا دەبینین لە دوو کاتی جیاواز ئەو یادە دەکرێتەوە هەم لە یەکی یەک دەکرێتەوە دەیبینین و هەم لە 25/12 دەکرێتەوە ئایا ئەو فەرقە چییە وەکو مسلمان کو تەماشای ئەو بابەتەی بکەین تەعاملکردن لەگەڵ بابەتەی کووە ئایا یەکی یەک جیاوازی چیە لەگەر 25/12 دەستخۆش پرسیارێکی جوانە سەبارەت بە 25/12 بەڵێ بۆنێکی مەسیحیە لەکنە خۆیان بۆنەیەکی مەسیحیە لای گشتیان مامۆستاگەر بەڵێ ئەوە پێی دەنێ بۆنەیەکی ئاینیە کەواتە جەژنی لە دایکبوونی پێغەمبەر عیسا
لەو جەژنە کە لەو ڕۆژێک لەکنەوان کە دروستیان کردێت کە لەو ڕۆژەش نییە هیچ بەڵگەشیان نییە کە دەڵێن ئەو ڕۆژە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر عیسا لەو ڕۆژەیدا لەدایک دەبێت و یادی دەکەنەوە بەڵام ئەوەی کەوە بۆ نمونە دەبتە یەکی یەک سەری ساڵ کە سەری ساڵی بۆ منە ڕۆمانی ئەو کاتە لە هەموو جەژنەکان واتە لە هەموو نەتەوەکانی ئەو کاتە ئیمپراتۆریش ئاگادار بوو ینی لە هەموو ساڵەکان و لە هەموو نەتەوەکانی دەوروبەری خۆی یەکی یەک ڕۆژی جەژنی خوا بوو ئەو کاتە یادکردنەوەیەک بووە بۆ هۆی گۆڕینی ئەو ساڵەی لە بۆ ساڵێکی تر ئەو یادەیان کردیتەوە کەواتە دوو بابەتی جیاوازن دوو بابەتی جیاوازن لە یەکتری ئەوەی کریسمیس کە جیاوازە لەگەڵ بۆ نمونە یادی لەدایکبوونی پێغەمبەر عیسا واضحە بابەتەکە کاتەیەکی یەک جیاوازە لە 25 بەڵێ دوو بابەتی جیاوازە بۆنیەکی نەتەوەیە بڵێن ئەوە بۆنیەکی ئاینیە بۆنیەکی نەتەوەیە مسلمان مامۆستا تعاملکردن لەگەڵ هەڵدووچیان چۆن دەبی مسلمان وەکو تەحملکردن لە یادی ئەگەر بێت و بەو ناوە کە بڵێن ئەوانە عیسا خوایە کە ئێستا هەموو مەسیحەکان ئەو ڕێیان هەیە ئەوە نیە بیسیەوە بەسەر ئەسڵەکەی کە وەکو پێغەمبەرێک بووە مادەم ئەو ڕێیانەیە وەکو مسلمان نابی بەشداری ئاهەنگەکانیان بکەین لەبەر ئەوەی لەو ئاهەنگانە ئەوانە شرکیان لە بۆ خوای گەورە بڕیاردایە شرکیان لە بۆ خوای گەورە بڕیاردە کاتی ئەوان دەڵێن عیسا کوڕی خوایە وەنیا بۆیە لێرە ئیشکالێک دروست دەکات مامۆستا ئێستا 25 12 مەسیحیەکانە بەڵام ئێستا تێکەڵیەکی گەلک زۆر هەیە لەو بابەتەی طبعاً یەکی شەهر بوویتێکی مەسیحیەکان بەڵێ یعنی لە ڕووی مێژوویەوە ئیوان نییە یەکی یەک نەتەوەیە بەڵام ئێستا وای لێ نهاتوە هەمووی ئێستا توانی بڵێ یەکی سەری ساڵ بەڵام ئەو ساڵە پەیوەندی بە مسلمانەوە نیە ئەمە سەڵی ساڵی خۆمان هەیە لەبەرەوەی ساڵەکە بەخۆی بناغەکەی لە یادی پێغەمبەر عیسا دانراوە یادی لەدایکبوونی پێغەمبەر لێکیانداوە مامۆستا بۆ ئەوەی ببتە کو بڵێ ببتە یەک مەوزوع دەمتکراوە مەسلحەتی خۆیان تێدا کەچی وەکو جەژن تەماشای ئەو ڕۆژە دەکەن یەکی بۆ نمونە دەڵێن جەژن لەو جەژنەدا مامۆستا ئەگەر وەکو پرسیارەشکە یعنی جەژنیوان لەگەڵ جەژنی ئێمە جیاوازیان چییە ئەو جەژنیوە دێنە سەوی مامۆستا ئێستا تۆزێک ئیشکالێک دروست دەکات لێرە لە پرسیاری پاش ئەوەی ئیشاڵڵا ئەو پرسیارێت کەمان کە هەیە ئەمە طبعاً ئەو پرسیارە ئەهەمیەتێکی زۆری هەیە لە ئینسانی مسلمان لەبەرچی لەبەرەوەی دوو مستەڵەح هەیە تێکەڵی کردووە ئینسانی مسلمان مامۆستا گەر لەمان ڕوون کەیەوە ئەویش مستەڵەحی یەکەم ڕێزگرتن لەو بۆنە و لە مەسیحیەکان وەکو دیانەت وەکو کەسێک کە دیانەتی مەسیحی یان حتا جوولەکەیەک و زائیدەن بەشداریکردن تێیدا کە ئینسانی مسلمانی زۆر دەبینین لەو سەردەمە ئەو دوو بابەتیان زۆر تێکەڵ کردووە ئەگەر ڕوونکردنەوەمان لەسەر بابەتی ڕێزگرتن لێیان و زایدەن بەشداریکردن بدەیت مامۆستا گیان مامۆستا بەڕوان بابەتی ڕێزگرتن ئێمە وەکو مسلمان پێغەمبەر خوا فێرمان دەکات بەردەوام ڕێز لە بەرامبەرمان بگرین کابرا جوولەکە بی یەهودی بی کافر بی بابەتێکی عەقیدەیی ئەوە ڕێزگرتن بابەتش کە ئەمە ڕێز هەموو کەسێک دەگرین لە بەرامبەرمان و احترامی دەگرین و تاکەشی لەگەڵ دەکەین قالوا سەلامە یعنی کەسێک کە خراپەشی لەمە بێ ئەمە بای خۆمانە سەلامی لێ دەکەین و ڕێز و احترامیشی دەگرین بەڵام ئەگەر بێ زوڵممان لێ بکە ئەو بابەتەشکەیە مامۆستا لە ڕووی مێژووی ئیسلامیشەوە دیارە و تاریخی ئیسلامی ئاماژە بۆ دەی کە پێغەمبەری خوا بۆ منە لە شاری مەکە لەگەڵ لە چەندینەتەوەدا ژیایە و ڕێزی گرتین و احترام و کڕین و فرۆشتنی لەگەڵ کردینە و قەرزی لێ کردینە یعنی دەکرێت ئەوانە تحملکردن لەگەڵیان شتێکی ئاسایە کڕین و فرۆشتن دەچێتکردنی خواردن و خواردنەوە مادەم لەو شارێکەوە دەژین میمێ ئاگاداری بین ئەمە لەگەڵیان کاتێک کە تێکەڵ دەبین و ئەو بۆنەیە مەسەلەکە لێرە پیرۆزباییکردنەکەیە ئەو پیرۆزبایە ئایا تو بەشداری دەکەی لەوەکەی ئایا لەو ئاهەنگەی چ دەکرێت مشکلەکە ناوەکە مشکلە نییە ناوەڕۆکەکەی چییە ناوەڕۆکەی ئەو ناوەڕۆکەی لەوێ چ دەکرێت ئەمە ڕێزە بەرامبەرمان دەگرین هەموو کاتێکبی وەکو مسلمان و چکە پێغەمبەری خۆ وای فێرکردینە ڕێز لە هەموو ڕەنگەک و تاکەک و زمانێک و نەتەوەیەک بگری طبعاً یعنی ئەو ڕێزگرتنمان نەکا ئەوەی کە ئەمە بچین بڵین هەدیان بۆ بین یان هەدیان لێوەرگرین دەکرێت ینی تێکەڵکردنەشی زۆر هەیە لە ئێستادامان ئەو شتا زۆر هەیە پێویست بۆ هەدیە بردنە ناکە لەبەرەوەی ئەوانە ئێستا یادەکانیان لێکدایە کریتیانە یەک مەسرەف و وەلەو یادات و بۆنە کۆمەڵێک هەدیەی لۆ دەبێت ئەو هەدیە بە ناوی چییە بە ناوی کە خوایەک لەدایک بووە عیاذ بالله یعنی ئەوە ئیشکال دروست دەکات لە عەقیدەی مسلمانان بۆیە مسلمان بە هیچ شێوازێک ناوی بەشداری ئەو ئاهەنگانە بکات کەچی لەو ئاهەنگانە چ دەکرێت یعنی مەشروبات و بۆ نمونە خراپەکاری و تاوان ئەو بابەتانە جیاوازی نێوان جێژنەکانی ئێمە و جێژنیوان چۆنچۆنیە ئەوەی بۆ نمونە مسلمان چۆن یادی جێژنەکانی خۆی دەکاتەوە کە خوای گەورە وەکو دینی ئیسلام دوو جێژنی بۆ ئەمە داناوە
جیاوازی ئێمە ئەو مەسیحیان یادی مە و یادیوانە بالضبط مامۆستا مەڕوان ئێمە ئەو جەژنانێکەوە هایتمان جەژنی مانگی ڕەمەزانی پیرۆز و جەژنی قوربان باش ئەگە تەمەشایەکی جەژنی ئێمە بکەین لەو جەژنانە ئێمە چ دەکەین بۆ مەکابرە خەرچی عیبادەت و پەرستنی خوای گەورەی لە مانگی ڕەمەزان و هەروە یەک لەو شتانێکەوە دانراوە زەکاتدانە کابرا دێ لە مانگی ڕەمەزان دە زەکاتی ماڵی خۆی لێ دەردەکات دەبەخشی ها تێکەڵبوون لەگەڵ خەڵکی یعنی خەڵک پەروەردەکردن بینی خۆت و خوا وهروە معاملەکردن لەگەڵ خۆت و خەڵک دینی ئیسلام ئەوت فێر دەکات کە چاکەکاربی لەگەڵ خەڵکدا وەک ماڵەکەی خۆت و بەخشی کەواتە دینی ئیسلام فێرە چاکەکاری دەکات لەو جەژنادا هەروەها لە جەژنی قوربان چ دەکرێت جەژنی قوربان کابرا دەستی خۆی نوێ دەکات و دەچێتە حەج بەڵام خەڵک چ دەکات لەیە قوربانی دەکات هەدەفەکە لێرە قوربانیە کەواتە دیسان سەدەقە و خێرکردنەوە بە مارە هەژارەکان و ماڵە جیرانەکان و نەدارەکان و خوزم و سیری هات و چۆکردن بەڵام لە جەژنی وان چ دەکرێت لە جەژنی وانە بڕۆ تەماشای ئاهەنگەکانیان کە مامۆستا مەڕوان تەماشا دەکەی لەو جەژنانە بێهۆشکردن یعنی راپۆرتێکی بەریتانی هەیە لە ساڵەکانی 2021 و 2022 چ تاوان نەکرا زۆرترین ڕێژەی بۆ نمونە بێهۆشکردنی تێدایە زۆرترین ڕێژەی بێهۆشکردن یعنی تا ڕادەک هاوانێکەوە بەشداری دەکەن هەمیان مەشروباتی دەخۆنەوە تا ڕادەکی زۆر ئەوە یەک ئەوە راپۆرتەکانی خۆیان دووەم زۆرترین سێکس دەکرێت لەو شەوانە کە ئەوە یعنی کابراایە کە بۆ نمونە ئەو هەموو خراپەکاری مادەم سەرخۆش کۆمەڵ هەرچی تاوانش دەکات ئەوە لەبەرەوەی کابرا دەرێ بێهۆشە ئاگای لە خۆی نییە زۆرترین قەتل دەکرێت لەو شەوانە زۆرترین تاوانی دزی دەکرێت دزی لەو شەوانە دەرفەتە کابرای دز بە دەرفەتی دەزانی کەواتە هەموو ئەوروپا ئێستا دەیەوێت ڕێگری بکە لەو بابەتانە تەنانەت سەعاتیان دروست کردیا و کەلەمچیان دروست کە و کەسانێکە سەرخۆشن بیبەستنەوە یعنی لۆ خەریکی دزی دەبی خەرچی قەتل دەبی خەرچی تاوانکاری دەبی خەرچی گوناحی دەبی ماری خەرچی دەتاوێنتەوە تەماشای جەژنی ئێمە و جەژنی وا بکە چەند جیاوازی هەیە ئەو دوو بابەتە ئێمە چاکەکاری و یارمەتیدانی هەژار و نەداران و کە دەبتە ئارامی ڕۆحەکان بەڵام تەماشای جەژنی وانەش دەکەی کە پرێتی لە تاوان و گوناح و خەڵک تەماشایان دەکات دڵی تون دەبی لەو بابەتەی چەند جیاوازیەکی ئەو دوو جەژنی ئێمە و لەگەوانە کەواتە ئینسان ئیماندار دەبی شانازی بکە کەوا دوو جەژنی هەیە ئارامی دڵەکانە دەچی سەردانی ماڵی خوشکت دەکەی سەردانی ماڵی برات دەکەی چەندە ڕۆحێتەکەت بەهێز دەکات بەڵام هیوانیش تەماشا دەکەی قەتعکردنا سارێ جارێکە داک و بابی خۆیان بدنین یان نەدین ڕۆژی دایکیانەیە ڕۆژی خۆشەویستیانەیە ڕۆژی باوکیانەیە تەماشا دەکەی ساڵێ جارێک خزمەتی دایکی کردبی یان گوڵێکی سۆر بۆ نمونە هاوژینەکەی ببە یان بۆ نمونە گوڵێک لە بۆ دایکی ببە سەردانی دایکی بکە تەلەفۆن ساڵ یەکجار ئەمە پێغەمبەری خوا وای فێرکردنە بەردەوام لە خزمەت دایک و باوکمان و دەوروبەرمان بی کەواتە جیاوازیەکی زۆر هەیە لە بینی جەژنی ئەوان و بۆ جەژنی ئێمە دوو جیاوازی زۆری هەیە بەڕاستی سەلامەتکە یا ڕەبی انشاءالله ئەم بەرنامەیەمان بۆ بوویتە ئیستیفادە و چاکە هەم لە دنیا و هەم لە قیامەت زۆر سوپاس مامۆستاجان بۆ زانیاری مەسعودەکانت وەکو ئینسانی موسڵمان ئینشاءالله تێگەیشتینە لەوەی ئەم بابەتی سەری ساڵە بابەتێکی تایبەت بە دیانەتێکی تایبەتە و تایبەت نییە بە ئینسانی موسڵمان ئینسانی موسڵمان دەبێ تێبگەلەوەی کە ئەوەندە بە دوای شتان نەکەوێت کە خەڵکی لە دواینا وەکەوەی کە پێغەمبەری خوا سەڵ عەلەیهی دەفەرمێت يخالف اليهود والنصارى یاخود ئەوەی کە دەبینین کۆمەڵانە موسڵمانێک پەیدا دەبن لە ئاخری زەمان بە دوای جوولەکە و یەهودی دەکەون ئەتاوەکو دەچنە کونی بزن مشکەش ئەوەی ئێستا دەیبینین بەداخەوە موسڵمانان زۆر ینی بەشداری ئەو ئاهەنگانە دەکەن ینی بۆ نمونە بابەتی دیکەشمانەیە هەڵۆوینە ئیدی زۆر بابەتی دیکەمان هەیە موسڵمان بە نەزانی یادی دەکاتەوە مێدەواری ئینشاءالله ئیستیفادە و سوودێکمان پێگەیاند بن لە هەڵە و کەم و کوڕیمان ببورن زۆر سوپاس مامۆستاجان و سەلامەتی دەستان خۆش بی یا ڕەبی خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە ئینشاءالله بوویتەمای سوودێک لە بۆ بینەران و بیسەران و ئەو گەنجە موسڵمانانە و خۆیان بپارێزن یعنی وەکو وەسێتێک کە وەکو زەنابیشت ئاماژەت پێدا لەگەڵ عامێ مەڕۆشان بێ برادەرەکەت چوە حەفلە و ئاهەنگی بەشداری کرد جەنابەت مەڕۆ زۆر چونکە کەسەکە خۆی فرەدا خوارێ خۆی فرەداتە ناو ئاگری دۆزەقە و کابرا لۆ چونکە لێ شەوەی تووشی کۆمەڵێک گوناح و تاوان دەبی هیچ زەمانەتەش نییە خوای گەور لە تاوانە خۆش بی ئایا زەمانەکە ئای زەمانەتەکە ئێت لەو کاتێدا نەمری هیچ زەمانەکە لەکنە باشە بە ئینسان لەو شێوازەی کە دەمری هەل لەو شێوازەش زیندوو دەکرێتەوە کەواتە ئەتوو لە شوێنێک بی کە پڕی گوناح و تاوان و دژایەتیکردنی خوای گەورە بی محارەبەی خوای گەورە دەکەنەوەنە ئەتوو لەو شوێنانە بی بەڵام وەرە شەوکەی زیندوو بکەوە لە ماڵێ بۆ نمونە لەگەڵ عائیلەی خۆت و دەرس و دیراسە و قورئان و زیکر و یادی خوای گەورە
ئەوە کۆمەڵێک جیاوازی هەیە ئەمە هیواداری ئەو گەنجانەکەەوە بەشدار نەکەن بەڕاستی لۆ چونکە تووشی کۆمەڵێک تاوان دەبن کە لەو شوێنانە بەڕاستی مامۆستا مەڕۆن ینی کو بڵێ خەڵک هەرچی ئاهەنگێ دەستی بیتاقی دەبڕی هەرچی حەفلەیە دەستی بیتاقی دەبڕی بیتاقە نمە ینی خەڵک متابعی دەکات لە چەندە خراپەکاری زۆرتر هەیە بێ ئینسان ناتوانانی وەسفیکە بەڕاستی چێندە زۆر خراپەکار دەستی بیتاقی وێن دەردەبڕی هیوادارین وەکو وەسەتێک لە بۆ ئەو گەنجانە و بیسەرانە کە خۆیان بە دوور بگرن لەو حاڵەتانە و چونکە کۆمەڵێک تاوان لەوێ ڕوودا دواتر لی پەشیمان دەبیەوە پەشیمان بوونەوەش دادر نادا و هیواداری خوای گەورە لە گوناحی هەموو لایەکمان خۆش بی خوای گەورە پاداشتی بەخێری ئێوە و هەموو ئەو برا بە ڕێزانە بداتەوە ئینشاءالله پێی هەستاوە سەجان بەم جۆرەهاتینە کۆتایی بەرنامەی ئەو ڕۆمان زۆر سپاسی بینەربوون و بیسەربوونتان دەکەین. السلام علیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.